تەوەریەکەمی پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە بابەتێکی سەرەکی کە لە ژیانی ڕۆژانەماندا بەشێکی زۆر لە بینا و باڵەخانەکان کە دروست دەکرێن بەکاردەهێنرێن. ژیان وایە ئێستا بەبێ کۆنکرێت ڕەنگە بیر لەوە بکەیتەوە چۆن دەگەڕیتەوە، ئایا دەتوانانی بگەڕیتەوە بۆ ئەو خانوانی کە لە قوڕ دروست دەکرێت و قوڕ لە دەچێتە پێکاتیانەوە. بێگومان ئێستا ژیان وای لاتووە، کۆنکرێتەکان بینا و باڵەخانەی زۆر بەرز و تەنانەت هەوڵبڕیشان پێ دروست دەکرێت. ئەلەم تەوەرەدا باس لەوە دەکەین کە کۆنکرێت بۆ خۆی چییە، ئەو مادەی کەلی پێکاتەوە چییە، جۆرەکانی چین، پشکنینەکانی دەبێت چۆن بن، دواتریش هەندێک گوردە پرسیاری تر دەکەین بۆ نمونە کۆنکرێت تەمەنی هەیە یان نیەتی، بینا باڵەخانەیەک دروست دەکرێت بۆ چەندێک دروست دەکرێت، ئایا بۆ تا کۆتایی ژیان ئەم بینا باڵەخانەیە دەبێت بەردەوام بە پێوە بێت یان دەبێت بڕوخێن لەسەر لە نوێژن بکرێتەوە یان نا. درز و کۆمەڵێک بابەت هەیە کە لە کۆنکرێتدا ڕوودەن مەترسیەکان و چارەسەرەکانیان چۆنن. ئەمانە لە دووتوی کتێبێکیشدا خراوەتە ڕوو کە کتێبێکە کاری وەرگێڕانەکەی لەلایەن زۆر بەڕێز نەوزادی مهندس نووسەر وەرگێڕ لە لامانە ئەمڕۆ کاری بۆ کردووە. لە ناوەڕۆژی کتێبێکدا زانیاری زیاتر هەیە، ئێوەگەر دەتوانەوێت لە دوای ئەم تەوەرەش زانیاری زیاتر لەسەر کۆنکرێت وەربگرن دەتوانن سوود لەو کتێبە وەربگرن کە دواتر بەرگەکە و هەندێکی ناوەڕۆکەکەی گفتوگۆ دەکەین. بەڵام بەگشتی ئێمە ئەمڕۆ لەسەر کۆنکرێت قساکەین. کاک نەوزاد بۆ خۆی لە ستودیۆ ئامادەیە. کاک نەوزاد بەخێر بێ، ڕۆژێکی باش. کاک نەوزاد با لەوە دەست پێ بکەین. کۆنکرێت چییە؟ ئەو کۆنکرێتی کە هەیە لە ڕووی زانستیەوە لە چی و چی پێک دێت؟ زۆر سپاستانەکەم. تابەن خۆتان زانن وەکو سەرەتایی جەناب باس کرد کۆمەلگا و پێشکەوتن و پێشکەوتنەکانی ژیان و پیشەسازەکان وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ کۆمەلگا مرۆڤایەتەکان بە دواشتی تازە و داهێنانی نوێ بگەڕێت. جاران پێشەوەی کە کۆنکرێت بدۆزێتەوە تاوان کۆنکرێت ئەساسەن کە ئێستا سەری یەکێک لە مادە سەرەکاتی بریتێ لە چیمەنتۆ. چیمەنتۆ بۆ خۆی نزیکەی 197 ساڵ بۆ 200 ساڵە دۆزراوەتەوە. پێش ئەم 200 ساڵە خۆتان دەزانن بینا دروستکراوەکان ئەو بینانەی کە شوێنی ژیانی کۆمەلگا و نیشتەجێ و پیشەسازەکان بوون بە شێوەیەکی سادە و چاکات دروستکراون دوو لە بەکارهێنانی چیمەنتۆ یاخود مادەی کۆنکرێت کە دواتر یەتە بەرهەمەکانی چیمەنتۆ. بۆیە پێشکەوتنەکانی ژیان داهێنانەکانی ژیان حەز و خولیاکانی مرۆڤ بۆ بەدیهێنانی نوێگەرایی لە ژیانیا وای کرد کەوا بەدوا هەندێک مەوادی بینا و ئاودانیا بگەڕێت یەکێک شێوانە بریتی بوو لە کۆنکرێت. کۆنکرێت ئەساساً لە چەند مادەیەکی سەرەکی پێکهاتووە. یەکێک لەوانە بریتێ لە چیمەنتۆ کە مادەیەکی ئەساسی و سەرەکیە، دوو بریتە لە چە و لم کە هەمومان ئەیزانین، و سێمیش بریتە بڕێک لە ئاو کە تێکەڵ دەکرێت و تەفاعولاتی کیمیاویەکان بەهۆی بوونی ئەو ئاوە دروستە بێ، و خاڵێکی کەژ یاخود مادەیەکی کە بریتە لە زیادکراوەکان مضافات موادی ئەدیتیڤە کە بۆ باشکردن و چاکردن و ڕاستکردنەوەی ئەو پێکهاتانی ناو کۆنکرێت پێگێت. کۆنکرێت بۆ خۆی یەکێک لە سفاتە سەرچیەکانی کۆنکرێت بریتە لە ئەوەیە کە مادەیەکی ڕقە. هەموو مادەیەک هەموو بەرهەمێک هەندێک سفاتی تایبەتی هەیە. بۆ نمونە لۆکە دەبێت نەرم بێ، بەڵام کۆنکرێت دەبێت ڕق بێ، کەواتە سیفەتێک لە سفاتە ڕئیسیەکانی کۆنکرێت بریتە لە ڕقی، و ئەو ڕقیە وا دەکات کە مقاومەتکە و بەرگری بکە بەرامبەر هەموو هێرشە کیمیاویەکان وەکو مادە کیمیاوەکان مەبەستمە، و هەموو خوێکان، هەموو ترشەکان، هەموو تفتەکان و هەموو مەوادانی کە زیان ئەگەێنن بە پێکهاتەی کۆنکرێت. کەواتە ئەساسەن کۆنکرێت خۆی لە ئەنجامی تێکەڵکردنی چیمەنتۆ، چەولم و بڕێک ئاوی پێویست و لەگەڵ مادەی زیادکراو بۆ باشترکردنی سفاتەکانی چیمەنتۆ. ئەمە ڕێژەکان ئەبێ چۆن بێت؟ ڕێژەکان ئەوەی کە بەپێی دانراوە بەپێی زانست و زانیاری لە 165 بریتە لە چەولم، لە 115 بریتە لە چیمەنتۆ، لە 118 بریتە لە ئاو، و لە 102 بریتە لەو مادە زیادکراوانە کەوا وەکو وتمان بۆ باشترکردن و بەهێزکردن و چاکردنی سفاتەکانی کۆنکرێتە. بینیمە چەولمەکە پشکنینی بۆ کرێت بۆی کە قەبارەی گەورەی یەکە یا بچووکەکەی بە قەبارەیەکی ڕێگە پێدراوە بێت بۆ کۆنکرێت. ئەم قەبارەی تا چەند گرنگی هەیە کە بەڕاستی لەو ڕێژەیە بێت کە دیاری کراوە؟ خۆی ئەساسەن ئەوە ئەو مواسەفاتانی کە من وتم بۆ 1 مەتر سێجا لە کۆنکرێت دانراوە، و ئەو سفاتانەش یاخود ئەو تاقیکردوانش کە لەسەر کۆنکرێت دەکرێت
بۆ ئەوەیە کە تۆ دڵنیابیت لەوەی کە بەرهەمی کۆنکرێتەکەت بەرهەمێکی باشە سفاتێکی باشی هەیە هەموو سفاتەکانی خۆی هەموو تەفاعولە کیمیاویەکانی گەشتۆتە ئاستێک کە کۆتایی هاتووە و دەتوانێت تەحملی هەموو وەکو وتمان گەرمای پلەی گەرمای بەرز بگرێ پلەی گەرمای نزم و سەرما و شەختە و زریان تۆ خۆتان دەزانن ئێمە لە هەندێک ناوچەی لە دنیادا هەندێک ناوچە ئەوەندە پلەی گەرما نزمە کە دەچێتە ژێر سفرەوە دەبێت دەم کۆکرێتە بەرگەی بگرێ و هەندێک ناوچەشمان هەیە لە دنیادا کە پلەی گەرماکەی زۆر بەرزە و لەسەر و 50 و 60 و ئەوانەوەیە کە بێت تەحملی هەموو ئەو گەرما و سەرمایانە بگرێ بۆیە ئەو پشکنیانە زۆر ضرورە ئێمە عنوانی کتێبەکەمان بریتێ لە کۆنکرێت وەکو پێناسەیەک و دووهەمیشان سیفاتەکانی کۆنکرێت وەکو وتمان دووهەمیان ئەو پشتینیانی کە بۆکرێ و جۆرەکانی کۆنکرێت و هەموو پێکەوانێ ئەم کتێبی پێگەناوە و ئەم کتێبە من حەزەکەم بزانن کەوان نووسەرەکەی یاخود دانەرەکەی بریتێ لە ئوستازێکی پرۆفیسۆر کە بەداخەوە لە ساڵی 2010 وفاتی کردووە لە جامعەی مەنسوورەی میسر بووە و بۆ خۆی ئوستاز بووە و کتێبەکەی بە شێوەیەکی منهەجی داناوە بۆ خوێندکار و زانکۆکان و سوودێکی گەورەی هەیە بۆ بە تایبەتی بۆ ئەندازیارانی تەلارسازی و ئەندازیارانی شارستانی. من وەڵامی پرسیارەکەم دەست نەکە بۆ ڕێژەی گەورەی بچووکی چەولمەکە ئەمە تا چەند کاریگەری هەیە؟ حتمان ئەو قسێکی زۆر باشە چەولم خۆتان دەزانن بە قەباری جیاواز هەیە قەبارەکان دەبێت وەکوەوەی کە لە کتێبەکەدانراوە قەبارەی مناسب بێ چونکە قەبارەکە گەورەتر بێت دەبێتە هۆی پاپیۆنانی چیمنتۆکە وەکشان ڕوودەدا و قەبارەکە وەکو وتمان قەباری چەولمەکە زۆر ضرورە زۆر گرنگە کە بێ ئەوە بێ حتا ئەو چەولمەی کە بەکاردێنرێت دەبێت زۆر خاوێن بێ پاک بێتەوە لە خوێکان چونکە بوونی خوێ لە ناو کۆنکرێتە دەبێتە هۆی ئەوەی کەوا لە دواترە دوای ئاوشێنکردن هەمومان بینیمانە کۆنکرێت چینێکی تەنیی سپی دەرەچێت ئەوە بریتە لەو خوێیانە کە زۆربەی جار لە چەولمەکانەوە دێتەوە حتا بەکارێنانی ئاو کە دەبێت ئاوێکی سازگار و شیرین و پاک و خاوێن بێ دوور بێ لەوەی لیتەوە لەسەر کاتی شەکەن کار نەوزات کاتی ئاوەشێنیش باس دەکرێت یعنی دەوترێت دەبێت کاتێک بێت کە زۆرترین پرۆسەی هەڵماندن و گەرما هەبێت ئەمە تا چەند ڕاستە هەندێکیش بە پێچوانەوە سیرەکڵە نەخێر لە شەواندا بۆ منە بۆی زمان زۆر سادێکینەوە بۆ کەسانێک کە بیناو باڵەخانەیەک دروستەکەنیان خانوویەک دروستەکەن کاتێک وەستا و کرێکارەکان چیمنتۆ کۆنکرێتەکەی بۆکەن پێڵن دەبێت لە ڕۆژێکدا دوو جار ئاوەشێن دەکرێت زیاتریش دواتر پێش پامەڵە چەندێک پرۆسی ئاودان دەبێت چۆن بێت ئەو ئاودانە لە کاتی نیوەڕۆ قرچەی گەرمایە بە باشتریان لە شەودا کە خۆر نییە خۆی وەرزەکە ئەیگۆڕێت وەرزی هاوی مەمەسم لە کارلێکەکەیەکە باسیەکە بەڵێ وایە خۆی هەموو کارلێکەکان سەبەبەکەی ئاوە ئاو دەبێ هەبێت چونکە ئاو یەکێکە لە عاملە مساعیدەکان هۆکارە یاریدەرەکان بۆ تەواوکردن و جێبەجێکردنی تەفاعولە کیمیاویەکان لە بینی چیمەنتۆکەیە و لە بینی چەولمەکەیە و لە بینی مادە مزافەکانە بۆیە ئاوشێنکردن یا ئاودانی کۆنکرێت دوای تێکردن طبعا ئێمە عملی تێکردنمان هەیە خۆتان دەزانن لە پێشە جەبلەگرتنەوە هەیە و ئەم جەبلەیە تێدەکرێت و دەکرێتە سەقفەوە لە چوارچێوەی قاڵبی تەختەودار و ئاسنە طبعا ئێمە وەکو خۆتان دەزانن کۆنکرێتمان هەیە کۆنکرێت ئەوەی کە زۆر باوە کۆنکرێتی شیشدارە مسلحی پێڵێن بۆ خۆمان بە تایبەتی بۆ زۆری بۆ سەقف بەکارێنرێت و کۆنکرێتی ئەرزیمان کۆنکرێتی دیوارمان یعنی جۆرەکان ئەیگۆڕێ ئەمەش وەستاوەتە سەر وەکو وتمان جۆری چەولمەکە ئەیگۆڕێ جۆری چیمنتۆکە ئەیگۆڕێ طبعا بۆ معلوماتان چیمنتۆ بەلایانی کەمانی وەکو بازەکەن 27 جۆر چیمنتۆ هەیە کە هەموو ئەمانە کاریگەری خۆی هەیە یەکێک لە کاریگەریەکانێکە خەڵتەکردن و دیزاینکردنی خەڵتە و تێکەڵەی ئەو تێکەڵەیە کە وتمان بەو نیسبەتە گونجاوانەی کە هەیە بڕی ئاو کە زۆر پێویستە لەوەیە هەبێت نابێت زیاد و کەم بێت بۆیە وەکوتمە جاریش کە بگەڕێنەوەیە وەرزەکانی ساڵ وەرزێکی دەرما پێویستی بەوەیە کە تۆ ئاوشێنی زوو بکەیت لەبەرەوەی تۆ چەندە ئاوشێن بکەیت و چەندە ئاوەکە بکەیتە ئەو کۆنکرێتەوە تەفاعولەکان ڕوایە طبعا ئەم تەفاعولانە لە پێکهاتی چیمنتۆیە ڕوایان ئێمە لە چیمنتۆیە چەند پێکهاتەیەکمان چەند معادنێکمان هەیە کە پێی دەوترێت بەلایتمان هەیە بەلایتمان هەیە ئەلۆمیناتمان هەیە فێرایتمان هەیە هەموو ئەمانە تەفاعولەکانیان یەکەمیان مەسەلەن هەیە لە چرکەی یەکەمی تێکەڵکردنی ئاوە بە چیمنتۆ دەست پێکا بە تەفاعول هەمانە دوای 2 ڕۆژ دەست پێکا هەمانە دوای چەند سەعاتێک دەست پێکا هەمانە دوای 20 ڕۆژ دەست پێکا و ئەمە قووەتی چیمنتۆ بۆ زانیاریتان لە درێژ دەبێتەوە بۆ 6 مانگ بۆ ساڵ اینجا قووەتی تەواوی خۆی وەگرێ اینجا هەندێک تەفاعولاتەکان تەواوە بن شوێنەکان هەیە ئەم جۆرەی هەڵبژاردنی کۆنکرێتانە فەرق بکە
خۆی چی وەکوتم جۆری چیمنتۆکە دەورە بینی ئێمە چیمنتۆی ئۆپیسیمانە چیمنتۆی عادیمانەیە چیمنتۆی خەرسانەمانە چیمنتۆی مقاوممانەیە بۆ خوێکان و کبریتاتەکان ئەمە ئۆشکال وەکووتمان 27 جۆر چیمنتۆمان هەیە هەموو ئەمانە ڕۆڵی خوان دەبینن لە پێگەێنانی کۆنکرێتە و لە دروستبوونی کۆنکرێتە و لە سیفاتەکانی کۆنکرێتە. ئەخمە بەستم ئەوەی جەنابەت باسی ئەوەت کرد کە ئەو خۆگرتن و پتەوبوونی تەواوی کۆنکرێت لە هەنێک حاڵەتە تا 6 مانگ درێژە پێیاکە. لانەی هەنێک شوێن هەنێک بینا هەیە ئەبێ زوو ئەو پرۆسەی ڕقبوونە ئەنجام بدرێت. لە ئەم کاتانەدا چی ئەکرێت چی بۆ ئەگۆڕن جۆری چیمەنتۆکەی بۆ گۆڕن یان زیادکەرەوەکان کە جەنابەت باست کرد بۆ یەک خۆی جۆری چیمەنتۆکە مەسەلەن صفاتێک لە صفاتەکانی چیمەنتۆ وردیە چەند چیمەنتۆ ورد بێ ئەوەندە تەفاعلی باشەکە لەبەرەوەی ڕوبەری ڕووی سەرفەیس ئەوە سەرفەرس ئێریا زیا ئەبێ و تەفاعل باشەکە لەگەڵ ئاوەکەیە و مەسامات و بۆشایی لەناو کۆنکرێت و چیمنتۆکەیان نایەڵێتەوە و زوو یەکەگرێ و زوو ڕقەبێ ئەمە یەکێکە لەو سفاتانەی کە چیمنتۆ دەبێ ورد بێ. خاڵێکی کە بۆ خێراکردنەوەی کە جەنابەت باس کرد بەڵێ لە هەنگێ شوێنە ئێمە پێویستمان بۆیە کە کۆنکرێت و جەبلەکەمان زوو ڕق بێ ئەوە ئیسفادەی مادە مزافەکانە ئەدیتیڤ مەتریاڵەکانە کە تی دەکەیت هەندێک مادەمان هەیە عملیەکە خێراترەکە و خێراتر کۆنکرێتەکە ڕقەبێ بۆ نمونە لەو شوێنانی کە تۆ پایە و جسرێکت هەیە لە ژێر ئاوایە لە نزیک ئاوایە پێویستەکە تۆ خۆ دەزانی چکێکە چیمەنتۆت گرتەوە و ئاوی بەسەرابوو بڵاوە بێتەوە و خۆی ناگرێەوە ئەوە کەواتە تۆ بێ مادەیەکی مزافەی مناسب هەڵبژێریت ئێمە جۆرەکانی موادی مزافە ئەنواع و ئەشکالمانێ زۆر جۆر جیاوازە هەمانە عملیات و تەفاعولەکان خێراکە هەمانە دوایەکان لە هەنگێ شوێنە پێویستمانەوەیە کە کۆنکرێتەکە دوای بخرێت بۆ کۆنکرێتیش ئەگەر درەنگتر ڕق بێت درەنگتر خۆی بگرێت بڵێ لەکوێ ئێمە پێویستمان بەوە هەیە کە بۆ نمونە کۆنکرێت درەنگتر پتەو بێ زوو خۆی بگرێت درەنگتر خۆی بگرێت مەسەلەن کۆنکرێتێکمانەوێت تۆ بۆ نمونە ئەوە ئاکەیت زوو بیا بەدەستەوە ئیشەکە ئێستا جەنابەت باسی پرۆسەیەکەکەی بە پێچوانەکە واتە ئەمانەی درەنگتر ڕق بێ ئەم کۆنکرێتە لەکوێ شتێکی وە پێویستەکە درەنگتر ڕق ئەوەی کە بەدەست ئەکرێت مەسەلەن تۆ یەکێک لە صفاتەکانی کۆرتوۆرک ئەپلیتیا توانای کارپێکردنە خۆ ناکرێتەوە کۆنکرێتێک بێنیتە بەردەم تۆ نتوانیت وەکو وەستاکان و شان و قۆڵی هیلاک بێ و زوو ڕق بێ و نتوانێت بە دیوارەکەەوە بروسێ و یەکسەر بکەوێتە خوارەوە تۆ دەبێ هەندێک صفات هەیە وەکو وتمان ئیلاستیسی پێڵێن هەم نەرمیە هەمیش مەسەلەن ئەوە وەکووتمان شوێنی زوو ڕقبەکان پێویستە کاکە زوو ڕق بێ هەندێک شوێنمان هەیە تۆ لەبغی دیوارەکەی خۆ نابێت جەبلەکەت ئەوەندە زوو ڕق بێ تۆ نتوانی بە ماڵەکە ڕێژیکەی سافیکەی لووشیکەی وەستاکە فریای نەکەوێت دەبێت یەکێک لە صفاتەکانی کۆنکرێت توانای ئیشپێکردنە ئەبێ ئەوەندە مەجال هەبێ ئەوەندە مەجالی هەبێ بۆ ڕقبوونەکە کە تۆ بتوانی بە ئاسانی ئیشی لەگەڵا بکەی و ئامانجەکەی خۆتی بێنیتە وەکووتم ئەو مادە مزافانە کاگە ئەو مادە مزافانە یەکێک لە صفاتەکان و ئیسفادەکانیان ئەوەیە کە صفاتەکانی کۆنکرێتەکەمان بە ئارەزوی خۆمان باشەکە بۆی کە بمانەوێت چۆن بەکاری لێنین و چۆن ئامانجەکانمان بێنین دەدی لە بەکارهێنانی کۆنکرێتەکە دەگەڕم بە یەکێک لە صفاتەکانی تر کە باست کردوتت کەم کار لێکەکات ینی بەرگەی ئاو شێداری و زۆر بابەتی تر ئەگرێت کۆنکرێت هەوە هەر ئەوەیە کاتێک بینا دەبینین یان کۆنکرێت دەبینین پاش چەندین ساڵ لەبەرەوەی شیشی لەگەڵا تێکەڵکراوە شیشی دەزانی مادێکی ئاسنە ئاسنیش بە خێراترین کات ژەنگەکە بەڵام سیرێکی لە نێو کۆنکرێتدا تەنها و بەشەی لە دەرەوەیە ژەنگی کردو و بەشەی لە نێو کۆنکرێتدا شیشەکە و خۆی ماوەتەوە ئەمە دەرخەری ئەوەیە کە هیچ کار لێکێک ناکات لەگەڵ ئاسن و مادەکانی تریشە خۆی مادەی ئاسنەوەی جەنابەت تەواوە ئەوەی کە دەرەکەوێ و بەڕووەیە ئەکسەداکە تەفاعولەکە لەگەڵ هەوایە وەی چێک لە کێشەکان کە ئێمە باستمان کرد کە نابێت چیمنتۆ نەمادەی چیمیاوی ترشی تیاابێ نەمادەی خۆی مادەیەکی تفتە کۆنکرێت بۆ معلوماتان و چیمنتۆ مادەیەکی تفتە نابێ مادەی تفت و کلۆراید بە تایبەتی تیاابێت چونکە یەکێکن لەو مادانی دژی ئاسنن و دەبێتە هۆی داخورانی ئاسنەکان و ئەو شیشی ئاسنی کە تیادا جا خۆشتان نزان هەست کاتێ شیشەکە داخورا و ڕزی و هەڵوەری و تەعاکولی کرد دەبێتە هۆی ئەوەیە کە کۆنکرێتەکە بکەوێ و خراپ بێ وەصفاتی کۆنکرێتەکەمان تێبدا بۆ گرنگە کە وەکو وتمان دەبێت شیشی ئاسن هەمووی داپۆشراو بێت و هیچی بە دەرەوە نەبێ و لەوێ شاجارێک کە وتمان جۆر و قەبارەی چەولمەکەش دەور ئەبینێت بۆ ئەوە مەسەن ئێمە ئەگەر قەبارەیەکی گەورەی چەومان هەبێ دەبێتە هۆی ئەوەی کە هەر لە هەندێک شوێنە بۆشایی بمێنێتەوە ئەم بۆشایانە دەبێتە هۆی ئەوەی کەوا جێگەی کۆبوونەوەکەی خوێکان و ترشەکان بمێنێتەوە و لەسەر شیشی ئاسنەکە کۆ بێتەوە و تەفاعل دروستکە و شیشەکە تووشی تەعاکول و داخوران کا و دوان لە ئەنجامیشە زیان دەگەێنێ بە کۆنکرێتەکە کۆنکرێت تەمەنی هەیە یان نیەتی
تەمەنی هەیە کۆنکرێت بەڵێ، کۆنکرێت. چەندێکە بۆ نمونە سەر زۆر بینە باڵخانە بینین ئەڕوخێنرێت و ئەتەخێنرێتەوە نۆژە نەکرێتەوە سەر لەنێ دروست دەکرێتەوە خۆ ئەگەر بینە سەرەوەی زەمانێکی محەددانی زەمانی محەدد دیار نیە بەڵام هەمومان بینیمانە بینامانەیە لەم شاری سلێمانیا لەوانێ بۆ 50 ساڵ بەرگەی گرت بێ و زیاتریش بەرگەی گرتی بێ بۆیە هەموو ئەوانە دەکەوێتە سەر زۆر هۆکار هەیە یان یەک هۆکار نیە وەکو وتمان پێکاتە و دیزایانی خەڵتەکە زۆر مهمە و پێکاتی کۆمپۆزیشنی کێمیکەل کۆمپۆزیشن بۆ چیمەنتۆکە زۆر مهمە و جەو و ظروف و دۆخی پلەی گەرما و سەرما و وەرزەکان هەموو ئەمانە کارەکە و کارلێکەکە وەکو هەموو پێکاتەکانی کە تۆ حتا لە بیناکەی خۆتا لە شوشەیە لە بینایە لە کاشیە لە ڕووماڵی لە ڕووکار و سیمای بیناکانمانە هەمووی بەمروری زەمن مەسەلەن کاتێکردنیە بێ و تەفاعل بێت لەبەرەوە وەکوتم بەڵام زەمنێکی محەدد نییە بۆ کۆنکرێت وەکوتم ئەگەر بە شێوەیەکی زۆر ڕاست و دروست بە شێوەیەکی زانستی پێکاتە و تێکەڵەکان دروست بوو بێت تەمەنێکی زۆری هەیە جەمە قسێکم بیستۆ ئەڵەن تێکردنی کۆنکرێت زۆر گرینگە بە چه شێوازێک تێ بکرێت ئەوەی کە جەنابەت ئێستا ئەیبینی لە کوردستان تا چەند بە شێوازە دروستەکەیەتی حتمما هەموو پرۆسەکان لە پرۆسەی دروستکردنی چیمەنتۆوە کە وەکوتمان مادێکی ئەساسی کۆنکرێتە هەمووی بە پرۆسەیەکی علمی جێبەجێبێ خوا نەخواستە لە دروستبوونی چیمەنتۆکەوە بە پرۆسەیەکی علمی جێبەجێ نەبێت تەسیرەکاتە سەر کۆنکرێتەکە لە کۆنکرێتەکە ئەگەر خەڵتەکە و تێکەڵەکە دیزانێکی علمی و زانستی و زۆر تۆکمە دروست نەبوو بێ لە ئەنجامە لە دیوارە لە سەقفە کاریگەری خراپەکانی دەرەکەوێ بۆیە پرۆسەکە پرۆسێکی علمیە پرۆسێکی زۆر ئاوازە بۆ زانیاریتان من وەکو ئەندازیارێکی کیمیایی و اختصاصی خۆمە و ئێستاش لە بوارەکەی خۆما ئیژەکەم کەوا کۆنتترۆلی جۆری یەکێکە لە کارگەکانی چیمەنتۆ بەڕاستی ئێمە خۆمان ئەزانی کە چۆن چیمەنتۆ دروست دەبێ و چۆن بە ڕێژە و بەنیسەبی زۆر مهم و زۆر ورد چاودێریەکەین بۆ ئەوەی چیمەنتۆیەکی زۆر باش و پڕمواسەفات بینی دەدی طبعا چیمەنتۆ بە پێی مواسەفاتی عێراقی ژمارە 5 ساڵی 2011 دێتە بەرهەم تۆ طبعا هەموو ئەو کارگە چیمەنتویانە یاخود ئەوانەی کە دروست دەکرێت لە ژێر ڕقابە و چاودێریان و ئەم چاودێری دەبێت زۆر ورد بێت چونکە خۆتان دەزانن کۆنکرێت چەندە خواردن مهمە و گرنگە و ژیان و تەندروستی و مرۆڤی لەسرە ئەوەندەش کۆنکرێت و چیمەنتۆ ژیانی هەمومانی لەسرە خوا نەخواستی ئێمە لە بینایەکە دانیشتوین ئەم بینایە معرەزە بۆ ڕووخانن معرەزە بۆ تێدان ژیانی مرۆڤەکانی تێدایە طبعا هەبێ هەموو ئەوانەی کەوا لە دیزاینەکە تەوێتە هەمووی وەکوتمان بوو مەلەرزە بگرێت گرکان و لەرینەوەی زەوی بگرێت داخورانەکان بگرێت دارمانی زەوی ناو چەشاخاوەکان بگرێت یعنی زۆر هۆکارن بۆیە من دڵنیاتانەکەمەوە و ئەبێ هەرواش بێ دەبێ هەموو پرۆسەکە لە خاڵی ئەلفەوانێ تا خاڵی یا کاتە لە کوردستان چۆنە کاگوزادە و کارگانی کە هەن بۆ بەرەمێنانی چیمەنتۆ تا چەند ئەو کوالیتی چیمەنتۆیی کە ئەیەنە هاوڵاتیان ئەکرێ بڵین کوالیتێکی جێگی دڵخۆشکارە وەکوتم پرۆسەکە پرۆسێکی گرنگە لە تاقیگە تایبەتمەندەکانە هەموو فحوسات و تێستەکانەکرێ و دواتریش کە ئێمە مثلەن کە چیمەنتۆ بەرهەمیە و دەچێتە ئەو کارگاری کە ئێسەکانە خۆتان دەزانن ئەنواع ئۆشکال چیمەنتۆمانێ 12 جۆر کۆنکرێتمان هەیە 12 جۆر کۆنکرێتمان هەیە هەر یەکەی جۆرەکانی لە وەستاوەتە سەر شێوەی پێکاتنەکانی ئەو ماوادانی کە دەچێتە ناوەوە ئەو خەڵتانی کە پێکەرەکرێ و ئەو مەبەستانی کە بۆ بەکارێنێت لەو شوێنە و جێگانەیە بۆیە لەوێ شاجارێکی تر بۆ دڵنیابوون لە چۆنیەتی و لە سیفاتەکانی کۆنکرێتەکە چەندین جۆر ئیختیبار و تاقیکردنەوە تێست دەکرێت بۆ ئەوەی ئەوە بێ خوا نەخواسە ئەگەر لە شوێنێک لە شوێنەکانە لە موقعەکە لە پێگەیەکە لە مەشروعەکانە نەموزەجێک فاشل بوو دەبێت بگەڕێنەوە سەبەبی فەشەلبوونەکە چییە و چاچی بکەن و نابێت بەکاری بێنن بە هەموو شێوەیە چونکە وەکوتم ئەوە ژیان و گوزەران و مان و ژیانی خەڵکی لەسەر و مرۆڤەکانی لەسەر بۆیە پرۆسەکە زۆر پرۆسەیەکی وردە و وەکوتم هەموو ئەلحەمدوللا تا ئێستا وەکو خۆمان ئەگەر منتیقەی سلێمان و شاری سلێمانیش بێنەوە نەمان بینی وەخوا نەخواسە بینایەک بڕوخێ لەبەر ئەوەی سەبەبەکانی مەسەلەن خراببوونی کۆنکرێتە خراببوونی چیمەنتۆیە بۆیە لە ڕووی ئەندازیاری وەکوتم ئەندازیاری تەلاکساز و ئەندازیاری شارستانی زۆر دەبێت گرنگ بن ورد بن لە تێکەڵە و خەڵتەکردنی ئەو جەبلانی کە دروستێکن بۆ پێگەێنانی کۆنکرێت شکاک نوزە دوایین پرسیاری منەوەی ئەم کتێبە وتت بۆ ئەندازیارانی تەلارسازی گرنگە بیخوێننەوە تەنها بۆ ئەوان گرنگە یان کەسێک من دەمەوێت بەیانی بیناو باڵەخانەیەک دروستکەم بۆ خۆشم بۆ هۆشیاری سەبارەت بە کۆنکرێت چەندە گرنگە تا چەند گرنگە ئەو کەسانی کە کرێکارن لەم بوارەدا کارەکەن کاوانە بێگومان من کاڵێن کرێکارەوانە کرێکاری هوەرین یعنی بەڕاستی جێگەی ڕێز و تەقدیرن لە کۆمەڵگەی ئێمەدا دەستی ئەوان نەبێت هیچ بینە باڵەخانەیەک ڕەنگە دروست نەبێت تا چەند گرنگە ئەوانیش ناوەڕۆکیان کتێبە بخێننەوە
خۆی وەکو شیاریەکی گشتی ضرورە هەمومان بزانین مەسەن تۆ بینایەکەی من بینایەکەم حەزەکەم بیناکەم باشترین کۆنکرێت بێ باشترین لە بڕێ باشترین چیمەنتۆی تا بەکاربێنم وە لە بازاڕیشا خۆتان دەزانن ئەنواع وەشکاڵ چیمەنتۆ هەیە ئەنواع وەشکاڵ وەستای شارەزا هەیە بۆی وەکو زانیاریەکی گشتی ضرورە هەمومان وەکو وتمان زانیاریمان هەبێ دەربارەی ئەوەی کەوا دەربارەی کۆنکرێت و چیمەنتۆ بیناکردن بەڵام وەکو اختصاص و پسپۆڕەکە اختصاصی هەموو کەس نییە چونکە اختصاصەکە مهندسێکی شارستانی کە مدیری مەشروعەکەیە مدیری بیناکەیە ئەو مەسئولە خوانەخواسە مەسئولە لە هەر غەڵەتێکی بچووک یا گەورە دروست بێ و خوانەخواسە ئەگەر بینایە دوای 10 ساڵی کەش معرض بێ بۆ تێگان بۆ ڕوخانن بۆ ئەوە دەبێت لێکۆڵینەوە بە دوواداچوونەکان دەچێتەوە سەر مدیری مەشروع مهندسی ڕاوێژکار مهندسی سەرپەرشتیار لەبەرەوە اختصاصەکە مهمە بەڵام وەکو زانیاری گشتیش ضرورە هەمومان هێندەی یعنی زانیاریەکی باشمان هەبێت دەربارەی ئەو پرۆسەیە